یەکێک لە مەراسیمە هەرە تایبەتەکان کە ئەویش فستیڤاڵی کورتە فیلمی پەروەردەی شارباژێرە لە شاری سلێمانی بە تایبەتیش لە نێو چوارتایە بەڕێوەچوو دیارە لە نێو فستیڤاڵ و چارەکەکەیە چەندین خوێندنگە و هەروەها چەندین کەسایەتی دیار توانیان کە لە نێو چالاکی و فستیڤاڵێکی لەم شێوەیە کە بۆ یەکەمین جارە بە ئەنجامەگەێنرێت بتوانن بەشدار بن و هیواخوازیشن کە بتوانێت ئەم فستیڤاڵە بۆ ساڵانی ئایندە بەردەوامی هەبێت. ڕاستیەکەی کە کاتێک بیرۆکەی فستیڤاڵی کورتە فیلمی پەروەردەییم بۆ هاوڕەکانم لە پەروەردە هەم ستافی چالاشی هونەری هەم هاوڕەکانی ترم لە ناو ستاف و دیوانی پەروەردە باس کرد ڕاستیەکەی ترسام لەوەی کە نەتوانین مەسەڵەن هەندێک لە گرفتەکانی بەردەممان مەسەڵەن چارەسەر بکەین یا تێیپەڕێنین بۆ حکومەی ئاسانە مەسەڵەن تۆ لە سلێمانی لە ناو سەنتەری شارای چەندین هۆڵی جوان و ئەوانەی تایە بەڵام کەیتە دەرەوەی شارەکان بۆ لە شارباژێر بەداخەوە ینی مشکلی گەوراتە بەردەمان لەوەی هۆڵێک هەبێت تۆ مەسەڵەن فیلمی تیعارزکەی بۆنم لە هۆڵێک بێ شوێنێکی شیاوە بێ بۆ کارێکیوە بەڵام ئازایەتی ئەوە بوو کە دەستمان پێ کرد لە بەرەوەی کە هیچ بودجەیەک و پێویستی کیوامان لەبەردەست نەبوو و لە هەمووی دڵخۆشانەترەوە بوو کە مامۆستاکانی هونەر و خوێندکارەکانمان قوتابیەکانمان کە دەستیان پێکرد بە ئیشەکە تەوانێمە وەکو بیرۆکە سەرەتا نزیکی پێ شەش مانگێکە توانم بڵێم خەریکین و ئەم بیرۆکەم کە لەگەڵ برادەرەکانم باس کرد دوجار من ئەوەم بیر کردە و بیری ئەوم کردەوە کە ئێمە برادرانە ڕەنگە لە فیلمە لە سینەمای شارەزاییکی ئۆتۆیان نەبێ بۆیە مەجبور بووم یان ناچار بووم ئیستیعانە بە یەکێک لە هاوڕە عەزیزەکانی خۆم کە یەکێکە لە سینەماکار و دەنێنەر و فیلمسازە باشەکانی کوردستان کاکە هەوراز محەممەد کە لەگەڵی باس کرد بە خۆشحاڵی و سپاسێکی زۆرەوە ینی یەکسەر خۆی هاتە سەرخەت بۆی بتوانێت بەشێک لەم کێشانە لەگەڵ من ناچارە سەرکاوە بوو دەستمان کردبەوەی کە لە ڕێگەی خولەوە لە ڕێگەی وەرکشۆپەوە لە ڕێگەی سیمینارەوە لە ڕێگەی محازەرەوە چەند کارێکی ئەنجامدا هاوکاری هەمانجی لەگەڵ یەکەی چالاکی هونەری پەروەردەکەی خۆمان دوجار وردە ئەم کارە کەوتە سەر پێ بەڕاستێکی ئیتم بە سەرەوەی کە ئەبێت سوال و سەدەقە بکەی بەڕاستی چکە بودجەیەکت نەبێ و پارێکی لەبەردەست نەبێ بەڵام سپاس بۆ خوا توانیمان یەکەم جار ئەو هاوکاری کورساتی ئازیز بەدەستبێنین کە سپۆنسەری میدیایی و کارەکانیمان بۆ بکە هاتنە پێشۆی ئەوان وای کرد من ئەوان شتەکانی تریش پەیدا بکەم یا کاری بۆ بکەم و سپاسێکی زۆر هەم نووسینگەی جەنابی کاقوبات بە تایبەتی مامۆستا عەتاوە ڕێکخراوی CDO و هەندێک لە کەساتیەکانی تر سەرۆکی دەستەی گەشت و گوزار ئەمەرخان هەموو ئەمانە هەرێکی و چمکێکی لەگەڵ ئێمە گرت و دوجار هەموو بینی ئەمڕۆ ئەو هەموو دەنگ و ڕەنگە جیاوازە ئەو هەموو پێگە و مەقام و پۆستە جیاوازانی کە ئەمڕۆ لەم هۆڵە گەرمە شابوون دەرخەریەوە بوو کە پەروەردەی شارباژێر شتێکی کردووە کە خەڵک گوێی لێگرێەوە چاوەڕێیەکە بەردەوام شتی تازە پێشکەشکە و ئەم ئامادەبوونەی ئەمڕۆی ئەو هەموو خەڵکە و پێشوازیە گەرمە وای کردووە کە ئێمە بەردەوام بەبێ ڕاستە هەمومان هیلاکین ماندوین شۆمان خستۆتە سەر ڕۆژ بۆی بتوانین خزمەتی بکەین جگە لە ئیشە ئیداریەکانی خۆمان جگە لە کارەکانی خۆمان و دوجار وای کردووە کامە بێتە هەوێنەوەی کە هەم وەزیری پەروەردە هەم وەزیری ڕۆشنبیری باسی ئەوانە کرد کە ئەمە بێتە دەستکەوت و بناغەیەک بۆ بپەڕێتەوە بۆ پەروەردەکانی تر لە کوردستانە ئەمە بێ بە بناغەیەک بەڵام شارباژێر چۆن مامانی لەدایکبوونی سلێمانی بووە ئەبێ پەروەردەی شارباژێریش ببێتە هەوێنی لەدایکبوونی چەندین کاری گەورە لە پەروەردەکانی ترە و گرنگەکە شێوە بوو کە خوێندکارەکانی ئێمە قوتابیەکانی ئێمە لەناو گوندەکانە لەگەڵ مامۆستاکانی خۆیانە بەبێەوەی ئەکتەریان کرد بێ بەبەوەی سینەمایان بینی بێ بەبێەوەی هیچ تەجروبەیەکی پێشووتریان هەبێ بەڕاستی ئەو کارانیان بینی کە بەڕاستی من بۆ خۆم ڕەنگە ترسەکەم لەوە هەبوو بێ نەتوانین وەکو پێویست بێ بەڵام دەرچوو یان دەرکەوت بەرەنجامەکەی دەرکەوت کە هێشتا ماویشێتی دەرکەوت کەوەی کە کاری گەورە توانێت بکە پەروەردەی شارباژێر ئەگەر
مادەم ئیمکانێتێکی مرۆیی گەورە لە بەردەستی پەروەردەی شاربەژێڕەیەکە من بۆ خۆم لەسەرەوەیانم خزمەتکارە ئیشی تیاکەم و کۆمەڵێک ستاف لەگەڵ لەناو ئەم پەروەردەیەکە ڕەنگە مجاملە نەبێ مبالەغە نەبێ بڵێ ئەستێرەدا بگرە دایەگرێ ینی بژینێکی تیانیە ئەمە دەرخەری ئەوەیە کە پەروەردەی شاربەژێر بەڕاستی خەڵکی پەروەردە کردووە و بەڕاستی وای کردووە کە چەندین کەسی تر بتوانێت ئیشی گەورە بکە و کاری گەورە بکە. 13 کورتە فلم بەبێ هیچ ئیمکانێتێک بەڕاستی ڕقەمێکی گەورەیە ڕاستە ڕەنگە هەندێک هەڵا کەم و کوڕی لە ڕووی تەکنیکیە لە هەندێک ڕووی ترەوە هەبوو بێ بەڵام کارێکمان کرد کەوانە هەمی بشارێتەوە بەڕاستی وای کردووە بەشێکی زۆر لە پەروەردەکانت تا لە وەزیری پەروەردە و لە بریکاری لە بەڕێوەبەری گشتی پەروەردەکانی تر وا بکەن وردە وردە ئەم فیستیڤاڵ ئەم کارە بکەن بەی خۆیان و ئێمە تموحی ئامانجی ئێوەمان هەیە کە بتوانین ساڵی داهات و دووەمین فیستیڤاڵ گەورەتر بێ فراوانتر بێ بەشێک لەو کەم و کوڕیانی کە هەیە چارەسەر بکەین. لەناو کەرتی پەروەردەیە گرنگیدان بە بوارە جیاوازەکانی کللتور بە دیاریکراوی ئەدەب و هونەر ئەتوانن ڕۆڵێکی گەورە ببینن لە بەرەو پێشبردننی ئەم کەرتەیە چونکە وەگەزانن کە لە پەروەردەیە ئێمە فێرکردن و پەروەردەمان هەیە ئەگەر فێرکردن بەتەنیا بێ پەروەردەی لەگەڵ نەبێ ئەوە وەک پێویست ئەو پرۆسەیە کە پێویست بە بەرهەمهێنانی ئینسانێکی نوێیەکە بەدینایەت لەمەشا بە دیاریکراوی بەکارهێنانی جۆرە جیاوازەکانی هونەر و هەروەها ئەدەب و وەرزشیش بە پێکەوە ئەتوانن بنیادی کەسێتی خوێندکار بە شێوەیەکی تەندروست بنێن. بۆ ئەمە بەسە بیرمان لەوە کردەوە بە بەکارهێنانی ڕێگەیەکی هونەریانە کە ئەویش گرنگی سینەمایە. خۆتان نەزانن سینەما وەک یەکێک لە پێشکەوتوترین بوارەکانی هونەر لەسەر ئاسی سەردەم ئەتوانێت زانستەکان بێکەوە ببەستێتەوە پەیامە پەروەردەییەکان بگەێنێ بتوانین سوود لەم هونەرە وەربگرین هاوشان لەگەڵ شێوەکاری و شانۆ کە پێشتر لە ساڵانی ڕابردووە لە ناو قوتابخانەکانە بوونی هەبووە ئێمە بتوانین سینەماش بکەین بە بەشێک لە ژیانی هونەری لە ناو قوتابخانەکانە وەک تێست وەک دۆخێکی ئەزمونگەری ئەمساڵ لە سنووری بەڕێوەبەرەتی پەروەردەی شارباژێر لە سەرەتاوە خولێکمان کردەوە بۆ مامۆستایانی بەڕێزی هونەر کە چۆن بتوانن بە کەرەستەی سادە بە هاوکاری لەگەڵ مامۆسایان و قوتابیانی گوندەکان لەگەڵ خەڵکی گوندەکان بە شێوەیەکی هەرەوەزی بتوانن فیلم بەرهەم بێنن بەڵام پێویستە کە فیلمەکان بابەتەکانیان پەیامەکانیان بابەتی فێرکردن و پەروەردەیی و دۆکۆمنتاریش بن لەسەر ژیانی گوندەکانیان کۆمەڵک مەبەستمان هەبوو یەکێک لە مەبەستەکانمان تۆمارکردنی ئەم چرکە ساتە مێژوویی ژیانی ئەم گوندانەیە و لەگەڵ یا هاندانی بەشێکی زۆر لە خوێندکاران و قوتابیان کە ئاشنایان کەین بە مەسەلەی فیلم و سینەما هەموو جارێک بیرمان لەوە کە دۆ ڕەنگە مناڵێک لە ئێستاە کاتێ بەشداری لە کورتە فیلمێکە ئەمە ئەچێتە ناو لا شعوری ئەم مناڵەوە و ئەم پەیامانەی لە ناو فیلمەکەیە هەیە لەگەڵ یا گەورە بێ ڕەنگە لە ساڵانی داهاتووە ئێمە کۆمەڵێک ئەکتەر و دەرهێنەر و فیلمساز لە ناو ئەم مناڵانەوە پەروەردە ببن یا بەلایانی کەمەوە کەسانێک دەرەچن کە کەسانی پێشکەوت و خوازە بن لە کۆمەڵگەکەی ئەمەیە بۆ ئەمە بەستە بیرمان لەوە کردو کەم فیلمانە بەرهەم بێنین و دوای لە کۆی گشتی و فیلمانی کە بەرهەم هاتن 13 فیلم بوو بیرمان لەوە کردەوە بۆ هاندانی زیاتر بۆیە مناڵانی کە بەشداریان کردەوە مامۆستا بەڕێزانە و قوتابخانە خەڵکی و گوندانە بێن بەشداری بکەن فستیڤالێکمان بۆ ڕێخستن کە بێن فیلمەکانی خۆیان ببینن ئاشنا بن بە فیلمی یەکتری بە بابەتەکانی یەکتریە و هەروە بکەوێتە بەردیدەی کاربەدەستان و بەرپرسانی کەرتی پەروەردە و ڕۆشنبیری لە کوردستان بە شێوەیەکی گشتی و ئامانجمانە لە ئێساوە کار بۆکەین لە ساڵی داهاتووە بتوانین لەسەر جەم بەڕێوەبەراتی پەروەردەکانە فیلم بەرهەم بهێنرێ نەک بەتەنیا لە سنووری پەروەردەی شارباژێڕە بەڵکو لەسەر جەم پەروەردەکانە فیلم بەرهەم بێنن و بتوانین ئێرە وەک ناوەندی قەزای چوارتا بکەینە لۆگۆیەک سیمبولێک بۆ فیلمی پەروەردەیی لە کوردستانە وهانی خەڵک بین چکە یەکێک لە ئامانجەکانمان لە دوای فستیڤالەکە بریتیە لەوەی کە ئەم فیلمانە شەوان ببین بۆ گوندەکان لە ناو قوتابخانەی گوندەکانە خەڵکی گوندەکان بانگهێش بکەین بە سکرین بۆ خەڵکی نمایشکەین و بە جۆرێک لە جۆرەکانەمە هاندانێکە بێ کە دۆستای
کەسایەتی زیاتر لە نێوان هوەر و ژیانی خەڵکەکە دروست بێتەوە چونکە سنووری شارباژەر سنووری کە خەڵکێکی ڕۆشن فکر و خەڵکێکن کە هەر لە کۆنەوە مەسەرەن کەسایەتێکی وەکو کاکەی فەلاح کەسایەتێکی وەکو مەحوی لە شارباژێڕەوە پەروەردە بوون و ئێمە چاومان لەوێ لە داهاتوە کەسایەتی تری گەورە لەم سنوورەوە بەرهەم بێتەوە. وەکوتم ئێمە لە سەرەتایە وەرکشۆپێکی عملیمان کردەوە بۆ مامۆسایانی هونەر کە چۆن دەتوانن بە کەرەستەی سادە فیلم دروست بکەن لە ڕاستی ئێمە لەم قۆناغەیە چاومان لەوە نیە کواڵەتی فیلمەکان زۆر بەرز بن بەڵکو ئەوی مەبەستمانە چیرۆکی فیلمەکانەوە پەیامی پشتی فیلمەکان ئەگەر دیقەت بێ لەناو فیلمەکان پەیامی ژینگەیی هەیە ئاژەڵدۆستی هەیە نیشتیمان پەروەری هەیە و هەروەها ئەو بابەتانی کە پەیوەندی بە خێزان و هەندێک مەسەن مناڵی خاوەن پێداویستی تایبەت و ئەو کێشانی کە لە ناو سنووری پەروەردەیە بە شێوەیەکی گشتی هەن ئێمە ئەمانە بکەین بە بابەت و پەیام. ڕەنگە بۆ کەسانی کە ساڵانێکە لە بواری فیلمسازیە خۆیان کارەکەن بەرهەمێنان قورس بێ چ جای بۆ کەسێک کە یەکەم ئەزمموی بێ و خۆشی لەو اختصاسایە کاری نەکرد بێ ئەم ئەرکە قورستر ئەگەر دڵسۆزی هۆبەی پەروەردەی هوەر نەبووە لە بەڕێوەبەرەتی پەروەردەی شارباژێر و ئەو مامۆستاسە پرشیارە بەڕێزانەکە خۆبەخشانە بۆ تەواوی ئەم فیلمانە ستافێک سەرپەرشتیانە کردوانە زۆر زەحمەت بوو ئەمە بەرهەم بێت من چەند جارێک باسم کردووە 13 فیلم بەرهەم هاتووە 13 سنتی تێ نەچووە یعنی فیلمەکان هەموو کەسەکان بەخۆ بەخش ئیشیان کردووە تەسویر مۆنتاژ دەنگ ڕەنگە ئەمانە کێشەی گەورەیان هەبن بەڵام گرنگوێ بەرهەم هاتوون و ئەم کەسانە من دڵنیام بۆ ساڵانی داهاتوو بیرلەوەکەنەوە چۆن کاری باشتر بەرهەم بێنن و خەڵکێکی تریژەیە ڕەنگە چاو لەوە بکەن کە ساڵی داهاتوو بێننەوە ئەم کێبرکێەوە بە جۆرێکی تر ڕەوتەکە بەرەو پێشەوە بەرن. بیرمان لەوە کردوێتەوە قسە لەگەڵ وەزارەتی پەروەردە کراوە کە لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتیەکانی تری قەزا و ناحیەکان و لە ساڵی داهاتووە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی مەبەستمانە سەرجەم بەڕێوەبەرایەتی پەروەردەکانی سنووری پارێزگای سلێمانی ئەوانیش بە هەمان شێوە قوتابخانەکانیان فیلم بەرهەم بێنن بەیەکەوە فستیڤاڵی گەورەی پەروەردەی ئەنجام بدەین ڕەنگە لە ساڵانی داهاتوە هەموو کوردستانیش بگرێتەوە وەکو خۆشم کە لە سەرەتاوە وەک چکە من فەرمانبەر نیم لەم بەڕێوەبەرایەتی وەک فیلمسازێک هاتووم هاوکاریم کردوون پێم ڕاگەیاندون کە ئامادەم بۆ بەڕێوەبەرایەتەکانی تریش بە هەمان جۆر بێم خول بکەمەوە سەرپەرشتی با بڵێن لایەنی هونەری بەرهەمهێنان و نووسینی سینارۆشتەکان بکەین بۆی هەمومان بەیەکەوە بتوانین ئەم ڕەوتە بەرەو پێشەوە بڕین. خەڵکانی وەکو هەوراز محەممەد و کۆمەڵە خەڵکی ترکە ڕەنگە گەزیزە عومەر و مامۆستا کامەران و کۆمەڵە خەڵکی ترکە ڕەنگە دەرفەتی ئەویان نەبێ زۆر شتی خۆشیان بکەن بەڵام دێت ئیشێک یا چمکێک لە خەمە گەورەکەی پەروەردەی شارباژێر و ستافەکەی هەڵاگرێ بەڕاستی ئەمە جێ شانازیە و ئەمە وامان لێکە نە لە خۆمان بگۆڕین نەبووغرا ببین وا بکەین بیر لەوە بکەینەوە بەرنامەی جوانترمان هەبێ کاری جوانترمان هەبێ هەر ئێمە خاوەنی ئەوین کە پەروەردە وامان کردووە پۆست تەنها نیە لە ژوورەدانیشی تو ئیمزا بکەی مدیری پەروەردە دەتوانێت وەزیری پەروەردە دەتوانێت مدیر عام دەتوانێت یەک دنیا کاری تر بکات لە پشتی پەروەردە و کاتوانێت کاری گەورە بکە زۆر گرنگە پەروەردە بتوانێت سینەما کارێک بەرهەم بێنێ ئەکتەرێ دروست بکە پەروەردەی بکە لەوەی مەسەلەن لە شوێنێکی تر پەروەردە بێ بۆ لە بەرەوە پەیامەی کاتوانێت بیکاتە نووسین و بیکاتە سیناریۆ و دواتر نیشانی بدە بێگومان چوارچێوەکەی کەڤارەکەی پەروەردە بێ ئەمە لە هەمووی گرنگترە و ئێمە بەم ڕۆحیەتەوە هاتووین و کاتێک چەنە ماندووە بی بەڵام بەرهەمەکەی ڕەنج و ماندووبوونەکەی خۆتە بینی واکە بەردەوام بی
و ئێمە دروشمێکیشمانەیە کە ئێستا دروشمێک هەموو کەسەی ناسێت هەر بڵێ کاروانی ئاوەدانی زانن شارباژێرە ئێمە درێژە پێدەری ئەم کاروانە بین ساڵ بە ساڵ شتی جوانتر دەکەین هەڵی زیاتر